لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی ئەوروپادا و پارتانەی لە بواری ئاژەڵاندا کار دەکەن بە ئومێدن قەبارە و بوونیان زیادکەن. پارتەکانی بواری بەزەی هاتنەوە بە ئاژەڵ و خەملێ خواردنیان لە ئەوروپا لە ڕێی ڕاپرسیەکانەوە چاویان لەسەر ئەوەیە ژمارەیان لە خولی داهاتووی پەرلەمانی ئەوروپادا بۆ سێهێندە زیاد ببێت. لە ئێستادا هەریەک لە ئانیا هازیکامپ لە پارتی ئاژەڵان و ستیڤان ئیک کە پێشتر لە پارتی پاراستنی ئاژەڵان بوو نوێنەرانی بەرگری لە مافی ئاژەڵانن لە پارلەمانی یەکێتی ئەوروپا. پێشبینیش دەکرێت لە هەڵبژاردننی داهاتوودا ژمارەیان بۆ 6 یان 7 ئەندام بەرز ببێتەوە. لە هەڵبژاردننی پارلەمانی یەکێتی ئەوروپادەوە بۆ یەکەمین جار 11 پارتی چالاک لە بواری ئاژەڵاندا بەشداری دەکەن و چاویان لە بەدەستهێنانی ژمارەیە کورسی پارلەمانە تا لەو ڕێیەوە کار لەسەر جێبەجێکردنی بەرنامەی کاری خۆیان لە بواری بەزەی هاتنەوە و پاراستنی مافی ئاژەڵاندا بکەن. لای خۆیەوە سیلیڤا بارکوێرۆ سەرۆکی پارتی باکمای ئیسپانی تایبەت بە بەرگری لە مافی ئاژەڵان دەڵێت ئەو پرسەی ئەوان بەرگری لێ دەکەن پرسێکی گرنگ و مرۆییە. سەرۆکی پارتی باکما پێی وایە پێویستە دەنگی ئەم جۆرە لە مرۆڤ کە گرنگی بە مافی ئاژەڵان دەدات بگاتە پەرلەمانی ئەوروپا و بەهێز ببن بۆ ئەوەی لە بڕیارەکانی تایبەت بە مافی ئاژەڵان بەشدار بن. لە سەراستی وڵاتان ژمارەیەکیان نوێنەراتی سیاسیان بە پارت و ڕێکخراوەکانی بواری پاراستنی مافی ئاژەڵان داوە و کار لەسەر هەندێک لە ڕەفتاری ناشیاوی وڵاتان لە بواری ئاژەڵان وەک شێوازی ناشیاوی ڕاوەماسی و بەکارهێنانی ئاژەڵان لە تاقیگەکان و پەروەردەی زیانبەخشی ئاژەڵان دەکەن. لە هۆڵەنداش پارتی لە پێناوی ئاژەڵاندا پەڤا دەدا لە سەراستی جیهاندا یەکەم پارتە کە نوێنەراتی لە پەرلەماندا هەبێت و 50 نوێنەری لە یەکێتی ئەوروپا و پارلەمان و ئەنجومەنی پیران و ئەنجومەنی پارێزگا و شارەوانیەکانی هۆڵەندا هەیە. لە ئوسترالیاش لە ساڵی 2010 پارتی دادگەری لە پێناوی ئاژەڵاندا پێکێنراوە. لە ئێستاشدا یەک نوێنەری لە ئەنجومەنی پیرانی پارلەمانی ویلایەتی نیو ساوس هەیە. لە کەنەداش هاوپەیمانی دەنگدەران لە پێناوی ئاژەڵان و ژینگا وەک پارتێکی سیاسی تۆمارکراوە، بەڵام بەهۆی سیستمی هەڵبژاردننی ئەو وڵاتەوە نەیتوانیوە لە پارلەمان نوێنەری هەبێت. کۆنترین پارتی تایبەت بە مافی ئاژەڵان لە ساڵی 1933 لە ئەڵمانیا دامەزراوە و پەیامی ئەوەیە کە ئەگەر دەمانەوێت هەسارەکەمان بپارێزین دەبێ مرۆڤ و ژینگە و ئاژەڵ یەکەیەکی هاوبەش ببینین. جگە لە وڵاتانە لە هەریەک لە فنلەندا، قوبروس، ئیتالیا، پورتوگال، ئیسپانیا، بەرازیل، سوید، سویسرا و بەریتانیا و تورکیا و ئەمریکا پارتی تایبەت بە پاراستنی ئاژەڵان بوونیان هەیە.